سڵاو بوو هاوڕێیانم، سڵاو بوو عەشیرەتی هەرکی، سڵاو بوو گوندی لاجان. زادیارێکی زۆر گرنگ بەیەوە بدەم کە مەنسوور بارزانی لەگەڵ خورشید هەرکی دانیشتووە، اتفاقیان کردووە کێشەکان لە لاجان دوور بخنەوە، چونکە لاجان زۆر نزیکی لازانە. هەموو هەوڵێکیان داوە و هەموو کارێکیان باوە کردووە کە کێشەکە لە لازان دوور بخەنەوە و بیبەن بەرەو خەبات. لە خەبات پێیان وتراوە مەجارتان دەدەینێ ئەو غەزەب و تووڕەی خەڵک لەوێ دەری دەکەن فترێک تاکو ئێمە وەزعەکە هێمە بکەین و لاجان کۆنتڕۆل بکەین. اتفاقیشان کردووە کە گوندی لاجان لە داهاتوودا چۆڵ بکرێ، نانەوێ کەس لەوێ من و خورشیدیان تەکلیف کردووە بێت لەگەڵ خەڵکی گوندەکە قسە بکە لەگەڵ چەند کەسێکی هەرکی کە پارتین و کادری پارتینە، دانەوێ بابەتی لاجان بەو شێوازە کوتایی بێنن. نایەنەوێ ئێستا شتەکە گەورە بکەن لە لاجان، تەنازولیان کردووە بە خەڵدەڵێ بگەڕێنەوە، هیچمان نییە لەگەڵ ئێوە، بەڵام درۆ دەکەن پلانەکە لە مستەقبەلە بەس لاجان دانەوێ دووری خەن لە پاڵاوگەی لازان. بۆیە من پێتان دەڵێم بە قسەی ئەو پارتیانانەکەن کە هەرکین، بە قسەی خورشید هەرکیش نەکەن، درۆ دەکە خورشید هەرکی. دوای ئەوە باش بزانن ئەوان حەقدێکی زۆر گەوریان هەیە بەرامبەر هەرکەکان. من چەندی ساڵە دەڵێم بنە ماڵی مەسعود بارزانی هەموو وەختێک وان وتووە ئەگەر ئیشیان بە بڵێ کرێکاری هەبێ ئەڵێن حاشا حاشا حاشا، ئەڵێ بڕۆ چەند هەرکێکمان بێنن بە ئەو ئیشە قورسە بکە. هەرچی شتی خراپە کە بەیانەوەی بیکەن ئەڵێ بڕۆ چەند هەرکێکمان بێنن و قسەی ناشرینیش بەرامبەر هەرکێکان دەڵێن. من نامەیە ئەو قسەیە کە چکەم ڕێز بەیە بە عەشیرەتی هەرکی، ئەوانیش وەک ئێمە کوردن و برای ئێمەنە، بەڵام بە شێوازێکی زۆر پیس و نزم باسی هەرکێکان دەکەن، تایبەتی مەسعود و برایەکانی کوڕەکانی. خەڵکی ئەو دەڤەرە تکاتان لێ دەکەم بە قسەی ئەو پارتیانەکە کە هەرکین، بە قسەی خورشید مەکەن. پلانەکە ئەوەیە ئێستا ئەو قەرەماڵغە بیبەن بەراو خەبات، بەڵام لە مستەقبەلێ نزیکدا خەڵکی ئەو گوندە لیان ناگەڕن و ئەبێ گوندەکە چۆڵکەن. ئەوە بڕیاری مەنسوور و مەسعود وانە، دەیانەوێت دەوروبەری لازان هیچ هەرکێکی نزیک نەبێت، نە تەعیینتان دەکەن نە هیچ دەکەن. خورشیدێک و ئەمسالی خورشید پارەیەک بخۆی لە مەنسوور وەردەگرێ، خەڵکی قوربەسەری ئەو گوندەش ئاوا دەمێنێ و هیچی دەست ناکەوێ و دەبیتە قوربانی ئەم یاریە سیاسیە. لە کۆتاییدا سیقە بە نەوەکانی مەڵا مستەفا نەکەن. مەڵا مستەفا و کوڕەکانی و نەوەکانی غەدریان لە ئێوە کردووە، غەدریان لە باوکتان کردووە، غەدریان لە باپیرتان کردووە. باب و باپیرتان بڕۆن قسە لەگەڵ بکەن. بە دائیمی مەڵا مستەفا و کوڕەکانی غەدری لە هەرکیەکانی کردووە، لە سوورچەکانی کردووە، لە زێبارەکانی کردووە. ئەو سێ عەشیرەتە بڕۆن مێژی خۆتان بخوێنن، گەنجەکانی ئەو سێ عەشیرەتە. ئەم بنەماڵە دوژمنی سەرسەختی ئێوەیە. تکاتان لێ دەکەم بە قسەی خورشید و ئەم مەجموعەی تر مەکەن، ئەمانە درۆزن و بازرگانی بە ئێوە دەکەن.